بینەر تایر گەنجێکی هەڵەبجەیە و بە منداڵی لەسەر سینی بنشتی کوردی فرۆشتووە. بینەر ئێستا تەمەنی 26 ساڵە و وەک کەسێکی سەرکەوتوو خاوەنی کارگەی بەرهەمێنانی بنێشتە. سەرەتای دەستپێکی ئیشەکەم لەوە بوو لەسەر سینیەک بنێشتی کوردی مەفرۆشت و هاوارم بۆ کرد. ئەلحەمدولیلا دوای بەردەوامبوون گەشتین بەوەی کە بڕاندێک دروستکەین بە ناوی بڕاندی کەژ کە بەرهەمە خۆماڵەکان لە ڕاشی لە دۆشا و لە بنێشتی کوردی و زەیتەکان تەواوی بەرهەمە خۆماڵەکانی تیا کۆکەینەوە و ئەلحەمدولیلا ئێستا کارگەیەکمان دامەزراندووە و ستافێکی 40 کەسیمان هەیە. کارگەکەمان کارگەی باوە کۆچەکەم با بڵین سەرکەی سیری تێدایە، سەرکەی سێوی تێدایە، وەکوتم زیاتر لە 15 جۆر سابوونی تێدایە کە بۆ ئەنوای پێستە بێ، بۆ پێستی چێر، بۆ پێستی کەسێک بەڵێن هەستیاری بە پێستە بێ. ئێمە ئەتوانین کە سابوونەکانمان سوودێکی یەکجار زۆر باشیانەیە بۆ پێستی ئەو کەسانی کە دێن بەلامان. لە پارێزگای هەڵەبجە دووەمین بۆنەی تێدەکەس ئاشتی بەڕێوە چوو. بۆنەکە نێودەوڵەتیە و باز لە ئەزموونی کەسانی سەرکەوتوو لە بوارە جیاوازەکاندا دەکات. لە دووەمین بۆنەدا 13 کەسی سەرکەوتوو قسەیان کرد و ئەزموونی ژیانی خۆیان خستە ڕوو. هەر بۆ خۆی بوونی ناوی پایتەختی ئاشتی لەگەڵ تێدەکسی عالەمی بۆ خۆی بەڕاستی ئەمە کۆدێکی گرنگە. ئێمە توانیمانە تێدەکس شتێکی بۆ زیادکەن، پاژێکی بۆ زیادکەن کە ئاشتیە. ئاشتی بۆ خۆی بەتەجێی سەرنج لای خەڵک. بۆچی ئاشتی؟ ئەگەرێنەوە بۆ ئەسڵەکەی کە ئەوەیە کە هەڵەبجە پایتەختی ئاشتیە. بەڕاستی ئەمە دەرگایەکی گرنگە بۆ هەڵەبجە. ئەمە دەرگایەکە لەوەی کە چاوی هەموو جیهان، چاوی هەموو کوردستان، چاوی هەموو عێراق ئەمڕۆ لەسەر پارێزگای هەڵەبجەیە. ئەکرێت بڵێن ئەمە دەرگایەکە بۆ ئەوەی گەشەیەکی زیاتر بە هەڵەبجە بدرێت لە ڕووی بازرگانی، لە ڕووی کشت و کاڵی، لە ڕووی پیشەسازی، لە ڕووی ئابوووریەوە. لە کۆی چیرۆکی ژیانی 76 کەس تەنیا 13 کەس لە دووەم بۆنەی تێدەکەس ئاشتی قسەیان کرد و ئەزموونی سەرکەوتووی ژیانی خۆیان باس کرد. بۆنەکە بۆ پارێزگای هەڵەبجە کە نازناوی پایتەختی ئاشتی هەیە بە گرنگ ناو دەبرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.